دادیکردنا افسر پلیس دریک چاون د دوزا مرنا جورج فلوید ده بردوامه. ناتو و هفته سالوگر دامزراندن خواه هفته و دویمین و دجینه. کوملای پلکزیرینه لسلیمانی بحث روشا هفرگز خوازان دیگه. جه برنامه کرد کنکشن دنگی امریکا لواشنطن پایتخت هفکاری من جانی دیلان و صالح دمی جرم به خیراتنا و بینرین هجاد دکن و کرد کنکشن ایرو جوارا پیشکش دکن. کشکی پاشایتی باکینهام لروژ هنی مردنی شاهزاده فیلیپ هاوسری شاهزاده الیزابث دوم لتمری 99 سالی دا راگیان و لایکتر و لهفته رابردو لدادگاهی کردنی درک شوفین افسری پیشوی پلیسی مناپولیس که روبروی تاوانکانی کشتنه لکشتنی جورج فلوید لروژی پنجشنبه گواهی درک گواهی دا که کمی اکسیژن فلویدی کشت. دکتر مارتین توبین پسپوری نخوشی سیکان لروژی پنجشنبه گواهی دا که لوانه کمی اکسیژن بوده های مردن جورج فلوید. پاش اوی درک شوفین افسری پیشوی پلیس بو ماوی نو خلق اجنوی لسر ملیدانا. پارێزەری بەرگری ئێرک نێلسن دەڵی گوایە قۆرسایی لەشی شۆفین لە ڕاستیدا لەسەر شانی فلۆید بووە. بەڵام دکتۆر تۆبین لەگەڵەوەدا نییە و دژ بەوەیە گوایە باری تەندروستی و بەکارهێنانی کەرەستەکانی هۆشبەری هۆکار بن لە مردنەکەیدا. اولکاریا کنگرس امریکا جارکت دن ته برچافداین پشتی ایریشا مردار یا دویم لسر آواهی وید کمی سه مهان دا. پیامنی دنگ امریکا لکنگرس کاترین چپسون ده وی راپورته دا رونی ده سر بریارن دجوارن لپیش برپرسن امریکی کو هول ددن کرسیا دموکراسیا امریکی جبو رای گشتی وکیلی بمینه. یک جه آواهین هری ناسیارن ولید بو جار دویم ایسال راستی ایریشان بو. افسر پلیس کنگرس امریکا ویلیام ایوانس هفته بوری جیان خوش دستا دما کو ایریشکری کی اتومبیل خال چپرک آواهی کنگرس خست او چپرین کو پشتی ایریشن تروریستن 11 ایلون ل امریکا بوی هاتبوندانی. تشتیکار کری او بو عربه هات راوستاندن و دربازبونا ایریشکر سنوردار بو. پولیسان کاری بو برسفه بدنو به آوائه کی کو گفال سر کسین ده کنگرس دا نهیلن. لی او ایریش بو پشتی کمی سه ماهان جمرنا افسری که دینی پولیس کنگرسی ده دما ایریشا شش ماه چلیا آلیگرین ترام ده که هولدان ری لپسند کرنا کنگرسی یا سرکفتنا جو بایدن ده هلبجارتنین سروکایتی دا بگرن و یکی پرسیاری نو لدور پاراستنا قانون دانرین ولید درخستنا پیش. آستین دست پیشخرین پلیس کنگرسی گلک نزمن دورا 2300 کس 2000 افسر 300 سیویل جه ارکک وسامازن را کیمن. پشتی کریارین تک در به هزاران هزین نوبدارین اجتماعی و دو بازن سورین تیلین ین گران اولکاریا لدور کنگرسی بهیس کرد و گهشتنا کنگرسی که جاران هری حسان بود ناف آواهین حکومت امریکا دا گوهران. دوید دموکراسی گریده حکومت وکری به اگر افسر و چپ همیل کنگرسی بن او نشانده ده که حکومت نا وکریه. پیدا چونک اولکاریه که مهابوری جعالی جنرال خاننشین راسل آنری و هاته بلاف کرن پیشنیارا چپرین دمدریج و زیده کرنا نوبداران لدور کنگرسی کرد. کنگرسمان تیم راین سروکاتیا پانلا چاودریا پولیس کنگرسی دکه. ام نکارن دی پیشخوا دا گلک دور هرن. بیکو بزانن شیانا پاراستنا کنگرسی و بحث کرناوی هیا. جبو جبجه کرنا تشتین در راپورتا جنرال آنر دهاتی دوی ام بنیرن به تمامی اف ایک چاوابو. دانینا سورین تلین لدور کنگرسی دی بیتا که تند گر کر لسر گهشتنا ناوا آواهیا کومالا گله. قانون دانرین دموکرات پشتیریا پیوانین بهیس کرنا اولکاری دکنو کوماری دی بیجن پیوسته سورا تیلین به تمامی رابه. شیروکار دی بیجن او دی بیت نشان داده که دابشبونا پارتیتی بردوامه لدور انجام هلبجارتنین ده 2020 و گرجین که پشت را بوی. تشتی برچاف راستی دیار کرد که تشتی که جدان حال امریکا چید به. کریارین تک در ین شش ماه چله ایریشا هری خراب یا 200 سالان بول لدجی کنگرسی و
پێشبینە کو ئیساڵ کۆنگرس پێداچوونەکە تەمام لە دۆرڤەیەکێ بکە. ناتو ئەم هەفتەیە دی هەفتە ساڵی دامەزراندنی خۆی دەکات و پەیامگیری دەنگی ئەمریکا ڕادەگەینی هاوپەیمانی لەشکری ڕوبەڕۆی بەرەنگاری نوێی دەبێتەوە و هەر ڕەشەی بەردەوام. هێزا چەکداریە رووسیا ئاستەنگا ناسکریە ناتۆیە. ئەف ڕاهێنانی نوێنە لێ کرمیا دەستپێکا vێمەهەیە لەسەر ئەردێ ئۆکراین. سەرۆکی ئۆکراین دەبێژە بتەنێ یەک چارەسەری هەیە ji بۆ ڕاوەستاندنە دژمنکاریە رووسیا ئەو ژی ئەوە وڵاتی ببە ئەندام di ناتۆدا. ئەف 72 ساڵن هەفبەندên ڕۆژئاوایی پەیمانە واشنتن ji بۆ ئافراندنە ناتۆی مۆرکری لەسەر بنگەها خۆپاراستنا بەهەڤڕە. رووسیا تم ئاستانگا وەیە مەزن بوو و هەر دمینە ئاستانگ. ما رووسیایەک و نەتەنێ ئامادەیە زۆرێ بکاربینە داکو گەفان بکە سەر وڵاتên دنیên ئەوروپا. لێ di rastiyê de hêz bikar aniye û berî nêzîkî 10 salan bi zorê axa welatekî dî bi erdê xwe vegirê daye. Ji ber vê yekê wê çav li ser navendîbûna NATOyê be weke saziyeke ewlekariyê li Ewropa. NATO berfireh dibe. Masedoniya Bakur bû endam li avdara 2020. Bosna Herzegovînya bûye kandîda fermî. Ukrayn û Gurcistan bi hîviya endambûnê ne. Hevdem serokî Emerîkî Joe Biden tek kezê li ser sozên Amerîka ji hevbendiyê re dike. Serokê berî wî Donald Trump carekî gotibû dem bi ser NATO re derbas bûye. Wê gotinê ders xistin nav hevbendiya bi ser Oqyanusê Atlantik re. Dest bi karbûna Biden di kuşka spî de bi derbekê hemî ew guman ji holê rakirin. Biden bi xwe jî giraniyê li ser NATO dadinê ji bo çareserkirina astengîndiyên stratejîk û rastî hevbendiyê dibin. Climate change cooperation as it pertains to security and defense, but even more broadly than this, technology. هەفکاریە گوهۆرîna jîngehê ku bi ewlehî û beravaniyê vekirê daye, lê ji vê berfirehtir teknolojî û rêbazên nû bi Rûsya û Çînê re, rêbazên nû ji bo çewaniya pêşxistina dîmokrasî û parastina wê ji zanyariyên çewt û hewlên ji navbirinê. NATO rastî jimareka astangan têtin weka tundûtîjiyan li Efganistanê. Berdewamiya êrişan hewlên dawîînana erkê NATO yê 20 salî li wir aloz dike. Girjiyên nav endamên wê de jî her mezin dibin. Yek ji wana xerciya berrevaniyê ye. Pitir ji nû sedê ji xelkê Yekîtiya Ewropa di welatê NATO da dijîn. Lê tenê 20 sedê ji xerciyên parastina NATOyê ji endamên wê yên Ewropayê ye. Diyar e Amerîka dê giraniyê li ser endamên Ewropî deyne heta lê çûna berrevaniyê bikin dû ji sedê ji têkraya berhemê xwên niştîmanî ku li civîna bilenda 2014 biryar li ser hatibû dayîn. President Biden was one of the architects of the Welsh Defense. Serok Biden êk bû ji nexşekêşên peymana Wêliş ya beravaniyê. Li mawdê pitir girêdayî wê baweriyê be ku Ewropî neçarin ji parastina xwe re pitir paran xerec bikin. Digel van aloziyan Tirkiya guh nade hevbendiyê û sistemê mûşekên berrevaniyê ji Rûsya kirî. Tirkiye bi xwe jî bawer nake ku ew dê li derveyî NATOyê çêtir be li şûna ku di nava hevbendiyê de be. Çendê girjî û alozî jî hebin di 73 saliyê de NATO dê bimîne berê binaxeyiyê ewlehiya Ewropa. Navenda kontrolkirina û nehîştina nexweşiyan ya Amerîkî CDC dibêje keysên koronayê li Amerîka di nav werzişên gêncan û navendên vehewandina zarokan de zêde dibine. Di demekê de ku nexweşxane wergirtina bêhtir ya gêncan radigihînin ku rastî nexweşiyên bûne, cureyên veguhêziyên vîrusê ew sedema vê zêdebûnê ne. Rêvebira CDC Rochelle Walensky dibêje ev zêdebûn dibe di demekê de ku welat rastî bilindbûna cureyên nû yên vîrusê dibe. Varyanta B117 ku li Brîtanya hatibû dîtin ha li Amerîka bêhtir di nav gêncan da belav dibe. Rêveberiya Joe Biden programa vaksînkirina xelkê berfirehtir dike û xwe digihîne hemî civak û navendên pêwîst. Têzanîn ku Amerîka yekem welatê cîhanê di hejmara keysên koronayê de li gel
30 مليون پوینت نه کیسین تومارکری و مرنا 559 هزار کس لگور آمارین زانینگها جان هاپکینز. چۆژێرێکی کۆمەڵاتی و دەروناسیکی نیویۆرک دەڵی پێوەستیکی زۆرتر هەیە بۆ چارەسەرکردنی کاریگەری پەتای کۆڕۆنا لەسەر تەندروستی دەرونی بە تایبەتی لە ناو کارمەندانی چاودێری تەندروستیدا. خاتو ئەمینە وودز کارمەندێکی کۆمەڵایەتیە لە نیویۆرک هەروەها چارەسەرکاری دەرونیە و ساڵی ڕابردووی بە یارمەتیدانی ئەو کەسانە بەسەر برد کە سەر و سەودا لەگەڵ کاریگەری تەندروستی دەرونی ئاکامی ڤایرۆسی کۆڕۆنادا دەکەن. People are not well during this time. خەڵک لەم کاتەدا باش نین، خەڵک شەکەتن، خەڵک هەست دەکەن لە ڕادە بە دەرماندون. ماندووبوون ئەوانش دەگرێتەوە کە لە بواری پزیشکیدا کار دەکەن و خزمەتی نەخۆشانی کۆڤید دەکەن. There was a lot of appreciation. پێزانینێکی زۆر هەبوو بۆ کارمەندانی خزمەتگوزاری تەندروستی و هەروەها بۆ ئەو کاری ئەنجامی دەدەن. بەڵام پێم وانییە بە هێندی پێویست نیگەرانی هەبوو بێت سەبارەت بەوەی کە چۆن ئەو کارەی ئەنجامی دەدەن کاریگەری کاتە سەر تەندروستی جەستەیی و هەروەها دەرونیان. بەرپرسان دەڵێن ئەمە کێشەیەکی جیهانیە. پەتاکە کاریگەری گەورەی بە تەندروستی جەستەیی دەرونی ئەوان گەیاندووە ئەوەش دەڕێگای کاریگەرە خراپەکانی پەتاکە لەسەر خانەوادەکان و کۆمەلگەکان ئاستی لە ڕاوکێ و خەمۆکی و شەونخونی سترێس هەمویان زیادیان کردووە. من سوپاسی ئەوانە دەکەم ئەوانەی بەرەنگاری سەختترین ساتەوەختی مرۆڤایەتیدا دەبنەوە. خاتو ئەمینە وودز دەڵێت ئەویش لەنێو ئەو کەسانەدایە کە هەست بە زیانی تەندروستی دەرونی پەتاکە دەکات. بە ساتەوەختی وەهادا تێپەڕبووم تێیدا هەست بە ناڕێک و پێکی دەکەم. ناتوانم سەنگ بخەمە سەر شتێک، هەست بە دڵەڕاوکێ لە نێو هەناومدا دەکەم. ئەم دایکە بێ هاوسەرە دەڵێت کاریگەری پەتاکەم لەسەر کوڕە 12 ساڵانەکەشم بەدی کردووە ئەوەی وەک زۆرێک لە منداڵان بۆ پتر لە ساڵێکە بە ئۆنلاین دەخوێنن. بە دڵنیاییەوە پەتاکە کاریگەری خراپ دەکاتە سەر تەندروستی کۆمەڵایەتی و هەست و سۆزی. هەرگیز کوڕەکەم بەو جۆرە نەبینیوە. من بورە ئەگەر دەستم بە گریان کرد، بەڵام هەرگیز کوڕەکەم بەو ئەندازەیە بێزار و خەمبار نەبینیوە. بە جۆرەی لێکۆڵینەوەیەکی ئەم دوایەی کۆمەڵەی دەروونناسی ئەمریکایی کەوتنەژێر فشارەکانی کۆڤید-19 بۆ ماوەیەکی دوور و درێژ کاریگەری دەبێت. نزیکەی 3 لە کۆی 10 لە کارمەندانی سەرەکی بەشداربووی لێکۆڵینەوەکە ئاماژەیان بە خراپبوونی تەندروستی دەرونیان کردووە لەو کاتەوەی پەتاکە دەستی پێکردووە. ئەمینە وودز دەڵێت بۆ زاڵبوون بەسەر کێشەکەدا ڕێگە چارەی دۆزیوەتەوە. هەست دەکەم هەناسەی قوڵ کە ڕەنگە بەلاتانەوە سەیر بێت بەڵام لە ڕاستیدا هەناسەدانی قوڵ یاری دەدەرە. لە ڕاستیدا کاتێک لەوە دامدارمێم دەچمە حەمامێکەوە و دەگریم ئەوە هێورم دەکاتەوە. لەم ئەپارتمانە بچووکەدا دەسوڕێمەوە یان گەر خاشاک بەرمە دەرەوە بۆ زبڵدانەکە بە سواری ڕۆلەر سکەیتەکە خاشاکەکە دەبم. هەنگاوی ئاسان هەن کە بنرێن لەو کاتەی خەڵک لە سەرانسەری جیهاندا هەوڵ دەدەن ساڵێکی تاریک و دژوار و سەخت تێپەڕێنن. پاش 10 ساڵ شەڕ و ماڕەویرانی سووریەکان هێشتا بەدەستی ڕژیم و هێزە هەرێمی و جیهانیەکانەوە دەناڵێنن و تا ئێستا هەر دانیشتنێک بۆ دەرواز بوون لەو قەیرانیە بە بنبەست گەیشتوون. بوو توێشخستنە سەر لایەنانێک لەوەی کە لە سوورە دەگوزارێ نەواف خەلیل بەڕێوەبەری ناوەندی کوردی بۆ لێکۆڵینەوەکان ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپەوە لە شاری بۆ خۆم لە ئەڵمانیاوە لەگەڵماندایە. کاکەنەواف خۆشاتنش بوو کورد کۆنەکشن ئەبە چەند ساڵی کە وڵاتیان سووری دەخەبەتن بۆ پێکانینە دەستورێکی نو بەدیتنەوە دەستورەکان و کریزە سووریا چارەسەر دەکات. دەم باش کرد جانیش بۆ تەوش بۆ هەموو تەماشەوانە وێکی دەستورە سووری نەدەینێ وێکی لە هەر بکیش بۆ دەستورێ دەینێ نها ئەف گروپên nav li xwe dikin hêzên opozîsyonê tiştekî cudatır ji rejîma desthilatdar rejîma dîktatoriya Bişar Esed cudatır nabêjin. Tenê nakokiyeke şerreke kî bêhtir kî karibe desthilatdariyê bike ji bo jî hemû civînê cunev çêt bin ana Sûrî dibêjin divê civînê çûn û ger û kirîne û ji xwe xelata ji xwe û malbatê xwe bikirin û beşek ji xwe دوری گلی سوری نه ندناوی گلی دیجی ملت سوری سر انجام دستهلاتداری پارتیا باس یا سال دو درېج
براستی بویرکیەکی ئەفسانەوی ئەستۆری دەمبەری هەموو هێزی ئەوروپایی سەری خۆ بلندکردن لێ مخابن دەمەکن دە پشتی پێ 6 مانگ بتایبەت گروپن ئێسلاما سیاسی و پشتی گروپ ئێسلاما رادیکال و پشتی ئێجا داعش و نوسرە و گروپێدە ڕەوش ئالۆزترکردن ئێگن هات بێژن ئەمێ ڕۆژێ چارەسەر بکەن حتا دۆ وەک نمونە زۆر بێژم ئانێک لە پێشە ڕیاد حیجاب دەمێ داوی دەردەکەوێت پێش ڕیاد حیجاب حتا 2012 سەرۆکوەزیری ڕژیمە بەشار ئەسەد بوو وێچی نە و چاوە جگەرەی سووری پێشکەش بکە باشە کاکە نەواف چما هەتانوها هیچ کۆنفرانسن ژنێڤ سەرکەفتی نەبووە بەر هەردوو عالی لە چارەسەری ناگەرن و ئێ لە پشت هەردوو عالیاژی ناخوازن چارەسەری پێ پێدەکردن هەر یەک ژوا پرۆژەیەک وایە نەخشارەیەک وایە تێن نە لێگەری ناچارەسەری دەکردن هەر یەک دخوازێ ئێدە ئێریشی سەرێدە بکە بچووک بکە ڕسوا بکە و چارەسەری تنە نه ای کوالیسیونی ائتلافی نه تنج بوی پیدا کردن چارەسەریه ای کوالیسیونی تن دبیم چاو بشاره دستراداری بدمه امی ببند دسترادار و ای رژیم ایشتن دبیم چاو و پوزیشنی چوب بکن قلص بکن لاواز بکن و مانا در کینن بکیرن نچارن هر دو عالی چارەسەری ناگرن هر دو عالی لکویر کردن آن کوکی نبرا سوریات گرن و هر دو عالی جی گریداین عالی نده سوریه رژیم سوریه نکار بریاری بستینه به روسیه و ایران و شخو پوزیشن یعنی گله چوکتره تعلیمات جارن یعنی برپرسه که استخبارات ترکی کارش اپوزیسیون بیجه تجاری نه بنیا اشکل کاکە ناوافام دەزانین کۆمیتەیەکە دەستوری 150 ئەندام هەیە چاوە کوردکاری دەوی کۆمیتەدا بلەزێنێ و کاریگەری خۆ هەبێ و باندورە خۆ هەبێ ئەگەر بێت و یەکگرتی نەبن کەکی جانی کن بێژم سەر دیساژی پارڤەکردنە بەشێکی رژیمێنێ بەشێکی ئۆپۆزیسیۆنێ بەشێکی جواتە سڤیل ئەوژی گرێدای رژیمێنێ بەشێکی جواتە سڤیل گرێدای ئۆپۆزیسیۆنێنێ کورد بتایبەت خۆسەریە کوردێن ها دەڤرا خۆسەریە ڕۆژەوای کوردستانی بۆ کوڕی سووری برێت بن ئیدی ئەو تشتێکی دیرۆکێت بووی قبول ناکەن خمینی توده و پارتی دموکراتی کردستان ایران دگوت حتی گم سرکبن و شاه تک ببن امی مافی کردا بچسبین دستور بنگهیده تشتی سرکه دانستندنی دبن دناف پارتی پیانکه پارتی اکتان اجتماعی کردی و انا کسا او وکی دیجی پارتیا پیشورو پارتیا وحده جانه او گرک ببه انا کسا گنکه گرکی بهیزی در بکرن داگو کرد آماده بن کرد و پێکاتەیەکە دەڤرا استراتیجی لە سووریە و ڕۆژەوای کوردستانی ئانا کورد و هەڤالبەندێ خوا برێڤەت بن و وەکی دیار دەبێ هەنێکی گوهارتن دارلۆستی ئەوروپیای چێت بێ هێدی هەشکارابوونا دانوستاندنێ زیارەت و چوون هاتنێ چێت بن ئۆز باوەڕ دەکەم ئەمریکیش وێ هەلوەستی خۆبگۆرین بەر دەڤرا بتەنێک زێدی 4-5 ملیۆنە لێ دژین هەتا ڕادەیەکی ئەمریکاری هەیە کورد و عەرەب و هەموو پێکاتە بشوەیەکی ئازاد لێ دژین بەستان پێت عادیە ئازادیا ناسنامە و عادیە ئۆلیم نەکەویدە ئەو دەبەرە ئیدی کورد گەرەک حاضر بن گبێین سبە وەرن سەر جونێ ئیدی نەتەن مەسەد ڕێبەبریا خۆسەر و پرۆژەیە کورداژی ji bo pêşerojya Sûrî karin deyî sermasî. Eger Amerîka û Ewropî xwe bi dostî Kurdîn dizanın bi 12,000 şehîd çima YPG, YPJ, PYD nûnerek ji vî komîteyê nîne. Baweriya me de heta kesekî ji Xweseriya Demokratîk li vê komîtê tune bû û li civînê Cûneyv tune bi tê wateya çareserî tune. Ana çareserî baweriya me de hinekî aroztir bibe ji ber helwestê Serokê Amerîka Joe Biden li beramberî Putin û hinek encamîna Sûriyê derkevin. Tune ji ber tiştê sereke heta niha naxwazin Tirkiye zêde hêrs bikin Tirkiye de hemû tiştê emberî Kurda de bihêrse yani gel Iraqê çêt be girêdayê Kurda bihêrs dibe û wekî nimûne referanduma çêbû çawa Tirkiye her tiştkir ji bo têk bibe û dijminayî kir. Ji bo Tirkiye heta vê kelîtê lê dîsa bêjmin ber bi çareseriya mayîndet herin ne Tirkiye û ne Ewropa kes nikare Kurd û hevalbendê xwe yê Rojavayê Kurdistanê Bakurê Sûrî ji dervî
پرۆسەسا چارەسەری مایندە دوور باش بەس کاکە نەواف چاوە ڕۆڵە تورکیا ئیران و رووسیا لە باکووری ڕۆژهەڵاتی سوورەدا دەبینن بێگومان تورکی هێزێکی داگیرکەرە و هێزێکی داگیرکەرە و مرۆڤ کاربێژ حتا ڕادەیەکی دی میتینگەریەش بکەش بەر دەڤەرێ دوکارینە جین دیرۆکی تالان دکە دیمۆگرافیا جی دوکارینە زمان فەرز دکە دی نەتەرێ داگیرکەری وەک ئەرکێ داگیرکەریەژی ئەرکێ داگیرکەریەش ناکرد داگیرکەرژی ئەرکێوانە و ئەز نەکورتەنێ داگیرکەرە پەرلەمانی ئەڵمانی بێ تورکی داگیرکەرە و هیومەن ڕایت وۆچ بێ داگیرکەرە ئێدی تم ئەو گەفاگل سەر کوردا و پێکاتەی دەهێن 100,000 ئەفرینی کۆچبەر بوونە نزیکا 100,000 زیدی 100,000 سەرێکانی کۆچبەر بوونە تەڤۆلۆژی بێشەرم گروپên navê xwedkin opozisyon tên di devera serêkanî û deverê de projeyek dikin. Tirkiye metirsiyek mezin e. Îranê dijminê Kurdar hemû perçayê rojhilat û deverê de lê hêza wê tune dikaribe êrîş û gefin mezin wek Tirkiye li ser Kurda bike ji ber meselê sînor wekî dî jî ber Amerîka û hevalbendê xwe li wê deverên. نەواف خەلیل بەڕێوەری ناوەندی کوردی بۆ لێکۆڵێنەوەکان کە لە شاری بۆ خۆم لە ئەڵمانیەوە لەگەڵماندا بوو گەلەک سپاس. گەلەک سپاس بۆش. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت. بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. هەفتەیە بوری هێزن ئاسایشا باژارێ سلێمانی هەرێما کوردستانە عێراقê grûpeke endamên LGBTQ anko hevregezxwazan girtin wan pişt ragihand ku ew hewldaneke rêgirtinê li laşfirûşiyê bû wan tê civakên destnîşankirî nekirine armanc. Endamekî LGBTQ ji dengê Amerîka ra got ku her rojek ew derdikeve derva ew hez dike ku ew roja wî ya dawiyê ye. Raporta peyamnêrê me li Silêmaniyê agahiyên bêhtir hene. هاوڕەگەزخواز و چالاکوانێکی کۆمەڵگەی پەلکەزیێڕینەیە لە شاری سلێمانی و ئامادەی دەربڕیوە لەم راپۆرتەدا قسەمان بۆ بکات. پێشنیارم بۆ کرد بۆ سەلامەتی ئەو ناسنامی بشارینەوە، بەڵام ئەو پێداگیری کرد لەوەی دەربکەوێت و وتی چیدی نامانەوێت بۆکو تاوانبار خۆمان بشارینەوە. حەس ناکەی بەشێکی لە باڵێن لە کۆمەڵگەی کوردی یعنی دووچاوەکیکی زۆر و جاکارێکی زۆر بەرامبەر کەسانی پەلکەزەڕی ناکرێ بۆیە هەستێکی کە جێت نابێتەوە و زۆرینەی کەسانی پەلکەزەرنە بەداخەوە گاتە ئاستێک کە وڵاتەکە بەجێ بێڵن و پەنابەرن بەرەو کۆچکردن بۆ وڵاتانی کە پێشکەوتوتر و تێگەشتنیان زیاترە سەبارەت بە مافی کەسانی پەلکەزەڕین و کۆمەڵگەکە بە شێوەیەکی گشتی ئەمە بەشێکیان بەشی تریان ئەوەیە کە تۆ خێزان بڵێن بڕبڕی پشتی هەموو کەسێکە کە تۆ لە تەمەنێکی گەنجەوە وات لێ بکرێت کە دەربکرێ و ئەم پشتگیریت پێ نەدرێ ئەمە بەشێکی ترێتی کە زۆر زۆر کاریگەریە کاتە سەر کەسەکان. کۆمەڵگەی پەلکەزیێڕینە چەند گروپێکی کۆمەڵایەتی دەگرێتەوە و هاوڕەگەزخواز ڕەگەزگۆر و چەند گروپێکی تر کە جێندەر و ویستی سێکسیان پێچەوانی ڕەوتی باوی کۆمەڵگەیە. ئەمە ژوای کردووە لە کۆمەڵگەی کوردیدا بە توندی بەرپرس بدرێنەوە و ژیانیان بکەوێتە مەترسیەوە. ئەو ڕێکیە بۆی کە ژن و پیاوێک بەیەکەوە زەواجکەن و لە پرۆسەیەکی ئاشکرای و خەڵک بیزانێتەوە لەلایەن ئاینەوە شەرعەتی پێبرێ و پیرۆز بکرێت لەلایەن قانونەوە شەرعەتی پێ لەلایەن خەڵکەوە دانی پیاوێنە ئەم ڕێکخستنە وای کردووە کە هەموو جۆرەکانی تری پێکەوە بوون لە دەروی ئەمە بە ناڕێکی سیر بکرێت لەبەرەوە هەموو ناڕێکیەک لەم پرۆسەیە پەیمانە کۆمەڵایەتیە دوور و درێژەی ئینسانیەتە بە شێوازێکی دەرسێ دەکرێت. لەلایەن بەشێکی کۆمەڵگەی کوردی کە کەسانی محافیزکار پێکی دێنن کۆمەڵگەی پەلکەزیێڕینە وەک لادانی ئەخلاقی دژ بە بەها کۆمەڵایەتیەکان سیر دەکرێت بەڵام دکتۆر سامان شێخ ئەنوەر پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان کە ئەم جۆرە کەیسانی دێتە بەردەست باز لەوە دەکات لەگەڵ کاریگەری ژینگەی ئەو کەسی تێیدا گەورە دەبێت زانستدانی بەوەدا ناوە باری دەرونی و حەزی سێکسی کۆمەڵگەی پەلکەزیێڕینە هەر لەو کاتەوەی لەسکی دایکیاندان دیاری دەکرێت. ئەگەر هاتو ئەم دایکە کە کاتی مناڵەکەی لەسکایە ڕێژەی هۆرمۆنی نێرینەی زۆر بوو و مناڵەکەش لە ئەساسا خۆی کچ بوو کە لەسکی دایکایەتی ئەوە ئەگەر هەیە کە لە دایک بوو ئەم مناڵە
ڕەگەزگۆڕ بێ کە پێوترە ترانسجەندەر یاخود ترانسێکسوالیزم و بە هەمان شتیر بە پێچوانەوە ئەگەر هاتوو ئەم مناڵە خۆی نێری نەبوو و ڕێژەی هۆرمۆنی نێرینە لە کاتی حملەکەیە لە خوێنی دایکە یاخود با بڵێن لە وێڵاشەکەی دایکە ڕێژەی هۆرمۆنی نێرینەکەی کەم بێ و ڕێژەی هۆرمۆنی نێینە زۆر بێ ئەم مناڵە کە نێرینەیە خۆی لەسکی دایکە کە لە دایکە بێ ئەگەر هەیە لە داهاتوە ببێتە هۆی یەکێک لەمانەی کە ڕەگەزگۆڕ دەڕێت یاخود بەلانی کە ببێتە بە هاو ڕەگەز خواست. هەفتەی ڕابردوو هێزە ئەمنیەکانی شاری سلێمانی هەستان بە دەستگیرکردنی کۆمەڵێک ئەندامی ئەم کۆمەڵگەی و لە هەمان کاتیشدا لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕوبەڕووی هەڕەشە و هێرشی جیاواز بوونەوە. دواتریش لە ڕاگەیەندراوێکدا بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانی ئاماژەی بەوە کرد کە ئەوان هەوڵیانداوە دیاردەی لەشفرۆشی نەهێڵن نەوەک چینێکی جیاواز بکەنە ئامانج. لەم نێوەندەشدا کەسانی وەکو ژیار کە چالاکوانی کۆمەڵگەی پەلکەزیێڕینەن بە وتەی خۆیان بە بەردەوامی ڕوبەڕووی هەڕەشی سەربڕین و سووتاندن و خستنە خوارەوە دەبنەوە. کە خەبەرم ئەبێتەوە هەڵاستم و ئەڕۆمە دەرەوە بۆ فکرەوە ئەڕۆمەدەرەوەی کە ئەکرێ ئەمە دوجار بێ کە من پێ بنەمە دەرەوەی ماڵەکە یعنی گەشتومە تا ئەو دەرئەنجامی کە لام قبول بێ کە ڕەنگە من بکوژرم لەسەرەوەی کە ئیش بۆ مافی مرۆڤەکەم کە شتێکی زۆر مەئساتە بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە کە ڕوئەیە. نەسرین پارێزەر و ماوەیەک لەسەر کەیسی کۆمەڵگەی پەلکەزیێڕینە ئیشی کردووە ئەو پیوایە کە بەشێک لە کێشەکانی ئەم کۆمەڵگەیە لە عێراق و هەرێمی کوردستاندا لە بۆشایی یاساییەوە دروست بوون. لە قانونی عێراقی تەنانەت بە تعدیلاتێکیش کە لە هەرێما هەیە بە هیچ شێوەیەک هیچ پێناسەیەک بۆ کۆمەڵگای پەلکەزیێڕینە نییە. ئەمە فەراقێکی قانونی زۆر گەورەیە تووشی کێشەیەکی کردوێت هەم بۆ کۆمەڵگەکە هەم بۆ ئەو ئەجهزە قانونیانەی کە یەنەوە بۆ زەبط و ڕەبتی قانونی. بە وتەی ژیار بەشێکی بەرچاوی ئەندامانی کۆمەڵگەی پەلکەزیێڕینە بەهۆی ویستی سێکسی و جێندەریانەوە هەر لە منداڵیەوە لە ماڵەوە دەردەکرێن هیچ شوێنەکاریان ناداتێ و ئەمەش زۆر جاروا دەکات ناچار ببن بەوەی دەست بدەنە کاری لەشفرۆشی بۆ بژێوی ژیانیان. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. بینەرن هێژا کورد کۆنێکشنە ئیرۆ بەداویتم بهێڤینە تشتێمە پێشکەشکری بە دلێ وەبوون تا ڕۆژا سێشەمبێ سلاڤێن هەفکارێ من جانی دیلان و یێ من ساڵح دەمیجەر لە ژبۆوە هەر شاد و بەختەوەر بن.